ئەمڕۆ لە هێلسینکیۆ دەچین بۆ تورکۆ بۆ دیتنی یەک لە کەسایەتیە ناسراوەکانی فەنلاند و سکاندیناوی لە بواری وەرزشدا و تەنانەت کەسایەتێکی ناسراو لە جیهاندا بۆ ئەوانەی چاو لە یاری UFC دەکەن. ئەو کەسایەتیە ناسراوە ماکوانی ئەمیرخانی یەک لەو 15,000 کوردەیە کە لە فەنلاندی 5 ملیۆندا دەژی. گەنجێکی کورد ئێستەیەک لە پاڵەوانە ناسراوەکانی UFC لە جیهاندایە. ئێمە دەبێت کاتژمێر دەی بەیانی لە تورکۆ بین بۆ ئەوەی بتوانین ڕۆژێک لە ژیانی ماکوان تۆمار بکەین. پێم وایە پێویستە زەنگێ بۆ ئیرج برای ماکوان بدەین بۆی ئەوە کە ئەبووایە سعات دە لەوێ بواەتین. ئینتەرنێتۆ کەشمان تەواو نییە بەڵام کاگیرە سلااو ڕێزم ئێمە پێم وابێ دەدەقێتر دەگەینە و ئادرسەکە پێمانەتدا بوو. بڕیار وایە بچین بۆ ماڵی ئێرج برا گەورەکەی ماکوان تا دواتر لەگەڵ ئەو بچینە شوێن ڕاهێنانی ماکوان. کاگیرەجی خۆشەویست زۆر سپاس ببوورە چاوەڕوانت کرد بڕم لێ هەک ماکوان فەرمو. وعليكم السلام کاکە گەنجالێکیەوە بڕین دەوری درەوە بەسەر چاوەکانم بەخێر بێن بۆ فەنلاندی. زۆر سپاس ببوورە ئەمڕۆژ زەحمەتماندا بە تۆ. هەر گەیشتینەیانەکە ماکوان بە پەردرگای بۆ کردینەوە و چووە ژوورەوە چۆن ڕاهێنانەکەی دەستی پێکرد بوو. ئەو مڕەبی ماکوانە وایە کەواتە ئەو برادەرە تایبەت لەگەڵ ماکوانی شەکات. ئەوە من توانم بێژم شاید لە 30 دەتوانێتی لە ناو ساڵ و نیوەکە 2 ساڵە وەزیەتی ماکوان زۆر باشتر بکە هەرو کاوە. وەرزشوانێکی گەنجی کورد کە لە زۆران بازیەوە دەستی پێکرد و ساڵی 2015 بوو بە کەسایەتێکی ناسراو لە UFC دوای ئەوەی توانی ڕێکۆردێک بشکێنێ لەو یاریەدا کاتێک کە تەنیا لە 8 چرکەدا لایەنی بەرامبەری ناک ئاوت کرد. ماکوان حوتانە 5 ڕۆژ و هەر ڕۆژیش 5 کاتژمێر ڕاهێنان بەخۆی دەکات. 3 کاتژمێر سەر لە بەیانی بۆ بارهێنانی جەستەی خۆی و بەهێزکردنی زیاتی تواناکانی و 2 کاتژمێر ئێواران بۆ شەڕەمشت و بۆ ڕاگررتنی ئاستی توانایی تکنیکی خۆی. ئەوە کە تۆ خەریکی من ئەزانم کە سەرکەوتووەبی بە ماکوان دڵێم زۆر باش خۆیمان دوو دەکات. لە وەڵامدا ئاماژە بۆ دەدات کە نزیکی کێبەرکیەکە کاری دژواتری دەبێتەوە. منشم 4 مانگ 5 مانگ وەردا مسافۆی تەبنیگەی من یانێ هەروەختە هەرچی نزیکتر لە مسافڕۆبوون تەبنی ماساف سەخترە بێتەوە. سەگە دەست پێکەیتەوە با کاتت نەگرم کارەکەتەکەی ئەرێ کارەکەتکە ئەرێ نانە کارەکەتکە فەرمە. بەڵام ماندووبوونە جگە لە سەرکەوتنی ماکوان لە بواری وەرزشدا کارگەری گرنگیشی لەسەر بنەماڵی ماکوان هەبوو. کەمبوودی باوک زۆر تاسیری کردبوو لەسەر خانەوادەمان بەس ڕاستی کاک ماکوان کارێکی کرد ئێمە ئەتوانم بێژم ئەو جۆمان لەبیر چووەوە. ئیدە هەروەها دەڵێت چۆن کورد بە باسی سەرکەوتنی ماکوان بە پێشوازی دایکی چوون و ڕێزیان لێگرت. ماکوان زۆر بە جددی ڕاهێنان دەکات و بەو ئارەقەی کردوویەتی دیارە چەند خۆی ماندوو دەکات. لە ئیریش دەپرسم ئەو دەستکەوتانی ماکوان کە ئیریش دەڵێت ئاوا کاریگەر بووە چین؟ دیارە دەستکەوتی زۆر بووە جا ئەوەی کە بێژم یەکی من خارجیە یا کوردە لە ئەم شارە کە توانێ بێتی بەو مەقامانە بگا بەڕاستی. ئێمە زۆر وەرزشکاری چاکمان هەیە لێرە بەڵام نیانتوانێت تسوانە بە هەر شێوە بۆ نیانتوانێت تاسە بۆ مقامانە بگەن. ئەم مقامی چاکچاکی بەدەستێناوە بۆ سەجار قارەمانی فەنلاندی هەیە لە کوشتیە لە سکاندیناڤیا زۆر ناسراوە. ئەوەی بۆ خۆی گەیشتە ناو UFC ئۆرگانیزاتوری UFC بۆ خۆی شتێکی کەم نییە بەڕاستی. لە فەنلاندی چێت هەسە کەسێک نەبووە کە بچێتە ناو UFC و ئەوەندە بمێنێتەوە بەڕاستی. لە ڕاهێنەرەکەی ماکوان دەپرسم بە پێی چی بڕیار دەدات ماکوان چ چەشنە ڕاهێنانێکی پێویستە؟ سەرەتا بە قسەکردن لەگەڵ ماکوان دەیدۆزینەوە چی پێویستە بیکەین. من ئێستا 2 ساڵە لەگەڵ ماکوان کار دەکەم. ماکوان پێیوتم پێی لە کاتی کێبرچەکاندا زوومان دوو دەبێ بۆیە ئێمە لە پێیەکانیەوە دەستمان پێکرد. دواتر کار لەسەر هەناسەی و ئەو جاش بە پێی وەرزشێک کە ئەو دیکە ئێمە کار دەکەین بۆ بەهێزکردنی دەست و توانای جوڵاندن بە خێرایی چونکە لە وەرزشی ئەودا وەستانیانی دۆڕاندن. لەگەڵ ئەوەش ئێمە هەندێک گەڵسەنگاندن دەکەین بۆ ئەوەی
ئەوەی خەڵە لاوازەکان و بەهێزەکانی ماکوان لەم پەیوەندیەدا بدۆزینەوە و بەپی ئەوە ئەو ڕاهێنانە تایبەتانە دەکەین کە پێویستن بۆ ماکوان و دای دەڕێژین. لە ڕاهێنەرەکە هەروە دەپرسم دوای 2 ساڵ ڕاهێنان ماکوان لە چ خاڵێکدا زیاتر پێشکەوتوو بووە؟ توانای هەناسەدانی ماکوان لە دەرەنجامی ئەم 2 ساڵکاریدا زۆر باشتر بووە. ئەم شوێنەی ماکوان ڕاهێنانی تێدا دەکات نێوی تاقیگەی زانستی وەرزشە و وەک ڕاهێنەرەکەی ماکوان دەڵێت شوێنێکی تایبەتە بۆ ڕاهێنانی پاڵەوانەکان و وەرزشوانە سەرکەوتووەکان. تاقیگەی زانستی وەرزش واتە SSL تەنیا 4 ناوەندی لە جیهاندا هەیە لە کالیفۆرنیا، لە کەنەدا، لە فینلاند، لە ئەفریقای باشوور. سنتەرە ناوەندیەکە لە کالیفۆرنیا لەلایەن زۆر وەرزشوانی ناساوی ئەمریکایی لە بوارە جۆراوجۆرەکاندا بەکاردێت بۆ ڕاهێنانیان. لێرەش لە فینلاند ماکوان نێوێکی زۆر گەورەیە لای ئێمە ڕاهێنان دەکا. لێرە خەڵکی ناوداری بواری هاکی و باسکتبۆڵیشمان هەیە. لێرە جگە لە ئامادەکردنی وەرزشوانەکان کاری فیزیۆتراپیشان بۆ دەکەین. ناوی ماکوان هەبەدار و دیواری ئەمیانەوە بۆ ئەوەی کە ماکوان کەسایەتێکی ناسراوە و ئەوەی کە ئەو لێ ڕاهێنان دەکات دەبێتە هۆی بایەخی زیاتر بۆ ئەمیانەیە. ئەم کراسانە هین ئەو پاڵەوانانەیە کە لە بوارە جیاجیەکانی وەرزشدا سەرکەوتوو بوون و لەم باشگایەی SSL ئەو ڕاهێنەرە کای لەگەڵ کردوون. پێم وایە ئەو کارانەکە ماکوان لێرەیەکە بۆ بتوانێت خۆی ئامادەکە بۆ کێبەرکێکە زۆرش دژوار نەبێت. مەسەڵەن بەرزکردنەوەی ئامە زۆر سەختە. ئەگەر یەک دانە بێت و 20 کیلۆی پێوە بێ زۆر دژوار نییە، بەڵام ئەگەر زیاتری بکەیت و چەند کەڕەت بێ ئیتر ناتوانم. وەلێ ئەگەر چەند دانێتر ئاوا بکەم محەممەد من تاکیدم تا هەفتێ لە جیا ئەکەومە بێ بە پاڵکەوتن بمنەوە بۆ ئەمریکا. کاگیرەج ئەوەی بۆ من سەرنجڕاکێش بوو لێرە ئەو ماندووبوونەیە کە ئەو با بڵێن وەرزشکار و ئەو پاڵەوانە لە واری جۆرا و جۆرە هەیەە چەند مانگ ئەمانە خۆیان ماندوو دەکەن، کار دەکەن، چالاکن لە بێدەنگیدا. ئێمە ئەوە نابینین، تەنیا ئەوە دەبینین کە ئەو ڕۆژەی کە سەرەکەون و با بڵێن ناویان دەرەچێت لە میدیاکان و میدالەکان وەرەگرن. ئەبێ ماکوانیش وا خۆی ئەوەی کە دیمان ئەمڕۆ زۆر خۆی هیلاک کرد. دیارە پێم وابێ ئەوە قەترەیەکە لە دەریایەکی وای بینن ئەوە هەموو ڕۆژێوە کارێتی ئەوەندە خواردنەکەی پێ لازمە ئەوەی پێ لازمە. دیارە زەحمەتێکی زۆرە کێشنەوەوانە بەڕاستی هەروکۆ خۆ ساڵێک زەحمەت دەکێشن بۆ 15 دقە مسابقە بۆ 5 دقە مسابقە. ئێستا چاوەڕوانی کاک ماکوانەکەین تەمرینەکەی ئێرەی تەواو بووە ئەو ڕاهێنانە کە لێرەیە کە هەڕۆژ چەند کاتژمێرێک و دوای ئەمە دوای مڕۆچین بۆ ئەو باشگای کە کاری بۆکس و شتەکە پێوانە تەمرین لەوەیەکەی زۆر زۆر چاک دەی باش شەماندنەوەی با بڕۆین. ئەو زۆر زۆر تۆی بە من ئەژێ قفڵایە فقط زۆری گەرەکە. بەسەرکەوتن لەگەڵ ماکوان هەلیۆم بۆ دەڕەقسێ قسە لەسەر ژیانی بکەین و ئەو ڕێگایی تا ئێستا پێواویەتی. تەمەنە چەند ساڵ هاتیدا فەنلاند؟ 5 ساڵم بوو 93 لەکوێ هاتیە لە ئێرانەوە یا لە عێراق بووین لە ڕۆمادی لە ڕۆمادی بنادێرە کەواتە هەر لێرە مەدرسە و قوتابخانەشتە چووی کشتێ مەرەسا هەموو لێرە پێشە زاراوەکەشت کەلهوریە ئەو کەلیمەتە حالی نەوێ ینی زمانەکەت کەلهوریە زوانەکەم کەڵڕێ ئەوە حالی وێسا زۆر زۆر کولەکەت زۆر جوانە هیچ کێشەی نییە بەس نییە دوو کەلیمە زانم نانە زۆر چاکە دی لە 5 ساڵان تا ئێستا لێرداویمە تەمام زندگیم وەر فلەندی ئەبیمە یانێ هەریز لە فکرم نەچیگە من کوردم بەس نییە کە هە لە مسابقە بیمە و لە تەمرین لە مەدرسە ئایم لە لامبیگا هە مەجبورم بیمە فلەندی وەلایەنە قسە بکەم. دوای ئەوە قوتابخانە دواتە مەدرسەت تەواو کرد دەستبەجێ دەستە کرد بە وەرزشکردن یا چوتە سەر ئیشی تریش؟ من هەر هاتووە فلەند کوشتێم شروع کرد دەست پێم کرد 16 ساڵم بوو. لە ماکوان دەپرسم بۆچی وازی لە جۆرانگردن هێنا ئەویش لە کاتێکدا تێدا زۆر سەرکەوتوو بوو. 20 ساڵم بوو ئاوا فکرم کرد لەناو کوشتی ناتوانێت دەوڵەمەند بیت لەناو فلەندیانێ من گۆڵەکەم ئەوە نییە کە من دەوڵەمەند بووم گۆڵەکەم ئەوەسە کە دایکم و برام و خۆشک و ئاموزاکانم
ببینن کە زندگی من خاصە یعنی مشکل نێرم وەل زندگیە کوشتی هیچ کومەکم ناکەێتم وە خاترەوە دوای دە ساڵ وەرزشی حرفەی پێشتر بۆکس و ئێستا UFC واتە تێکهەڵچووی هەموو هونەر ڕزمیەکان ماکوان دەڵێت شێوازی ڕوانی بە وەرزش و ژیان گۆڕدراوە. 30 ساڵ مالان فکرم زۆر ئەوەز بووە ئەوسا ئەمە بۆ من ئەم بۆکسە بۆ من هیم بووە هۆبی عادەت بوو بەڵێ بەزەلان ئەمە ئیشی منە بەخۆم ناڵێم ئەلانە ڕۆم بۆ وەردەشێڵم ئەلانە ڕۆم بۆ ئیش 4 مانگ وەر لە مسابقە ڕۆم بۆ ئیرلاند لەوێدی تەمرینی بۆکس هەر فقط تەمرینی ئەو مسابقەم هەیە هە بە خاتری ئەوە ڕۆم بۆیە ڕایتە تۆ بۆ کوردستان یا بۆ عێراق یا بۆ عێراق ئاوەڵا هەزەکەم بەڵام نەچویتەوە بەس هەزەکەم بڕۆ هەزەکەم باشگایەک لە کوردستاندا بنم فکری باش وای لە ناو مەغزم هەزەکەم بدەم بەم ئەم جوانانە کە هەزەکەن هەروەکو من لە بۆکس لە کوشتی چالاک بن ناسرااو بن سەرکەوتوو بن وایە چەند ملیۆن کورد هەیە چەند دانە منداڵ کورد هەیە هەزەکەن هەر لە بۆکس لە کوشتی لە هەر وەرزشێک هەیە سەرکەوتوو بن بەس ئەلان ڕاهەترە باوەڕ بکەن کە تمشا بکەن ئەوی ئەم کارایکی هەر کووردە ماکوانیش کووردە ئەگەر من بتوانم ئەم کارە تا یعنی تا ئاخر بیوەم ئەوانش ڕاهەترە باوەڕ بە خۆیان بی دانش دانش جگە لەم وەرزشە چیەکەی ینی ژیانی ڕۆژانەت بازی تاری بازیەکەی ئەی بازیە ئالێکسیش کردن فۆرتنایت ئەو وەختە لەوەش سەرکەوتووی باش بخراونیە لەوەش باش بەڵام لەوا پێم هە بە خاترەوە کە سەرگەرمی یعنی تەمرینکەم هاوە ماڵە خۆشم ناتی بشمە دەیشت هەمە لای دایکم کاتە لەگەڵ دایکە زندگیەکەی هەر خۆت دایکتن من دایکم و کش ڕەفیقم دایکت چی نەزەری چێ لەسەر پاڵەوانیت 10 ساڵ پێش من دەست پێم کرد وایە ئەو موقع دایکم وتی هەر کوشتێکە باش بوو بە خاتری بوکس بەزەلان ئەوڵی نەفەرە بلیتەکە ئەکرێت ماکوان جەخت دەکاتە سەر شۆناسی کوردبوونی و هاوکات هاوڵاتی بوونی فەنلاندی هەرێز لە فکرم ناچۆ کە من کوردم لە ڕۆمادی تا ئێرە هاتووم بەس ئەمە کشوەری منە فنلەند کشوەری منە یعنی من بە خاتری هەم فنلەند هەم کوردستان ڕۆم بۆ مسابقە هەزەکەم خەڵکی کورد و خەڵکی فنلەند بمناسب بەڵام ماکوان دەڵێت ئەو ڕێزی کە بەرپرسانی فەنلاندی لێیان گردووە لە بەرپرسانی کوردۆنەی دیوە بۆ خاتری ئەمشمیە دەوڵەت منە کە پرێزیدنت فنلەندی کارەوە من کردوەوە بۆ قاوەمە خۆ دانیشتەوەمەوەتە چوینی من خۆشحاڵتر بیم یانە بشم پرێزیدنت خۆمان ئیکارە بکردا ینی لە بۆ پرزیدنتی کوردستانە یەکی ڕاهبەرێکی کوردە و کاری ماکوان دەڵێت ئەو کوردانی دەیناسن زۆر ڕێزی لە دەگرن و لەوانە بیلۆرێکی خۆشم بە دیگەڕێتەوە چیمەرە ئیرلاند کوردێک نامم بۆم هەنارد وتی بیستم بۆ ئیرلاندەی هەزەکەم بتبینم جوام نەدا یەک ڕۆژ تەمرینمان بوو هەڵە بووم یعنی تاکسیم گرت بردە مەراجێک کە 4-5 کیلومتر دووری لە ئادرسەکە کە من تەمرین داشتم چیم دیە گاراژ هین ماشین دیمەوە چە یەکی سەر کردووە ناو ماشینەکەەوە ئیژۆ ئەجاوتم excuse me can you help me سەر دەرهاوت ئێتۆ ماکوانی هەر ئەو پیاوە بووە هەر ئەو پیاوە بوو وەتم فرە ئەجەلە دێنم توانی بخەیتەمەی ئادرسە یا کۆمەکەم بکەیتن وەت کرە ئادرسەکە وڵکە بۆ یە ئەکس بگرین بۆ پاراستنی سەلامەتی شێوازی خواردن زۆر گرنگە و ماکوانیش وەک وەرزشوانێکی حرفەی لەم بوارەدا زۆر ئاگای لە خۆیە. بۆ خواردن چی؟ ئەتوانی هەموو شتێک بخۆی؟ بە خاتری تۆ ئەلان هەمبورگەرە خۆ یعنی نایخۆی؟ نا هەر ساڵی ڕایەکیش نایخۆی یا زۆر کەم؟
ساڵی یەکجار ساڵی یەکجار ئەوە ئەم یەکجارە ئەم یەکجارە بۆنی دەستت خۆش بێت ئەو وەختە درین کوشتی ئەلکولیشتی چی واچی وڵا ئەوش هەر ساڵی یەکجار مەگەر لە بەز مسابخە دوای بێم مسابقەکەەوە بۆ جەشن ئافرێ ماکوان هەروەها ئاماژە بەوە دەدات کە چەند حەزی لەو نان و چشتەیە کە دایکی سازی دەکات بەگشتی دایکت نان و چشتی خۆش دروستەکە هەر زۆر 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 دروستەکە چەند کاریگەری بوو ئەو چشتە خۆشین دایکت لەوەکەوت پاڵەوان بەخەڵی دایکم بە تاکیید کاریگەریکی زۆری بووە ئەو بە دووپینگ حەساو نابێت نان خواردنی دایک وڵی نازان جارێوان نازان نازانی وێشتا کە دایکت چشتی وە خۆش دروستەکەی ناڵیان لێگرت کاتی خواردن و چانگردن زوو کۆتایی دێت و ئێمە دەبێت بچین بۆ شوێنی ڕاهێنانی ئێوارەی ماکۆن. شوێنی ڕاهێنانی ئێواران بینایەکی گەورەیە وەک پیانوتین ساڵانێکی زۆر وەک کارگەی جلوبەرگ درون بەکارهێنراوە بەڵام دوای داخرانی بۆتە شوێنی ڕاهێنانی وەرزشی بۆ وەرسە جۆرا و جۆرەکان. ئەمەش ئالێکسە کە بڕیاری داوە وەک ماکوانی بێتە قارەمان وەکو بڕیار نازانم بڕیاری دابێت بەڵام بۆ خۆم بڕیانم داوە خۆشترین بیرەوەری بە نسبەتی بردنەوەکەی ماکوان لە کێبەرکەیەکە ئاماژە بە چێ دەی ئەوڵی مسابقی ماکوان لە ستۆکۆڵم بوو کە معمولەن سێ ڕاوندە هەر ڕاوندێکی 5 دقەیە ئیتر کە ناویان خوێندەوە و مسابقە دەستی پێکردەوە بوو دامان نابوو بالاخره 5 دقه 10 دقه مسابقە تو لە کێشە بەڵام کاکە ماکوان نەگەشت بە 7 سانیە تەواوی کرد دایکمیش بە دەم خۆشی و گریانەوە دەستی کرد بە هەوا کە یا داوت کەوسوار دوودانە مەڕ ئیتر خۆشەکەمیش دەست داوە بەسەر دەمیاوە توی نەکەی نەکی کوڕە ماکوان بردیەوە زەرەرەکەمان لێ مەدە ماکوان لێرە جگە لەوە خۆی تەمرین و ڕاهێنان دەکا ئێستا خەریکە بەوان تریش فێر دەکا و کارانە ئەو تەمرینە کە ئێستایکەن زۆر دژوارە ئەمانە هەمویان چەند ساڵەکە دێنێ ئێرە بەڵام بۆیان زۆر سەختە بیکەن ئێستا ماکوان زۆر بە ئاسانی خەریکە ئەنجامی دەدا ئەوە دەگەڕێتەوە بۆ ئامادەگی جەستەیی تایبەت کە ماکوان هەیەی مانەوە بۆ ڕۆژێک لەگەڵ ماکوان ڕەنگە پێش هەموو شتێ ئەوە ڕوون بکاتەوە کە جگە لە توانایی بۆ ئەوی مرۆڤ بتوانێت لە بوارێکا سەرکەوتووە دەبێت خۆی بۆ ماندوو بکات تەمرینی مرۆ تەواو بوو ئەمە هەموو هەفتەی ئەمە ئاکەیت ئەو ڕۆژە ئەلان دیالی هەر نەرمش بوو بەڵام ڕۆژی تر لێرە هینیشەکەی بۆکسەکەی یعنی کەس هەیە کە لەگەڵت کار بکە ئەویش کوردە ئاویش کورد وایە شێزاد لەگەڵت کارەکات وایە بۆکسەکەی بۆ ئامادەگی بۆ ئەو کێبەرکەیە زۆر چاکە ئەمە ڕۆژێکی ژیانی کاکماکوان کە خۆی ئامادەکە بۆ کێبەرکەی UFC لە هاویندا هیوادارم لەو کێبەرکەیە سەرکەوتوو بیت و ئێمە بینەوە بۆ لات بۆ پیرۆزبایی و راپۆرتێکی تر زۆر سپاس کاکماکوان ڕێزم هەیە ماندوو نەبیت